وێڕای ئەوەی هاوڵاتیان یارێن بەدەست قەیرانە دروستکراوەکانی دەسەڵاتدارانەوە شەکەت بوون و لە خوڕی بەرژەوەندی خوازی بەرپرساندا نقوم بوون و چرای قەوارەی هەرێمیش ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کزی و کوژانەوە دەڕوات، بەڵام هێشتا سەرۆک و جێگر و بەرپرسانی حکوومەتی ماوە بەسەرچوو لافی بەهێزی و بەرەو بەهێزی چوون لێدەدەن و دەڵێن کاروانی چاکسازی و ئاوەدانی ناوەستێت. پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردننی پێشووی پەرلەماندا دەستەواژەی کوردستانێکی بەهێزتری کردە دروشمی سەرەکی خۆی. ئێستاش سەرۆک وەزیرانەکەی جارێکی دیکە جەخت لە کوردستانێکی بەهێزتر دەکاتەوە لە کاتێکدا تەواوی ناوەندەکانی لێکۆڵینەوە و سیاسەتی جیانی باز لە لاوازبوونی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە دەکەن و تەنانەت هۆشداری لەبارەی مەترسی لە ناوچوونیشەوە دەدەن. ئەو کوردستانە بەهێزەی مەسرور بارزانی باسی دەکات لە کاتێکدایە نیوەی خاکەکەی لەدەستداوە، حکوومەت کاربەڕێکەرە و پەرلەمان هەڵوەشایەوە، سەروەری خاک بوونی نییە، دراوسێکانی هەرێم لە ناو شارەکاندا ئامانجەکانیان دەپێکن، مۆتەکەی ئابووری سربەخۆ کۆتاییاتوە و نەوتیش کە سامانی نیشتیمانیە لەلان عێراقەوە لە دەست هەرێم دەرهێنراوە. لە ماوەی نۆکابینی ڕابردوودا حکوومەتەکانی پارتی وێچەتی و هاوبەشەکانیان هەرێمی کوردستان هێندە بەرەو داڕوخان و وێرانەی ڕۆیشتووە، نەک هی شانازی پێوەکردن و خۆپێوەبادان نین، بەڵکو هی ئەوەیە شەرمی لێ بکرێت و بەکەرانی ڕوبەڕووی دادگا و سزا بکرێنەوە. ناوبردننی هاوڵاتیان بە خۆڕاگر لەلایەن سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەوە لە بەرامبەر قەیرانە زۆر و زەوەند و بێشمارەکانی حکوومەت لە کاتێکدا ڕاستە. بەرگەگرتنی هاوڵاتیان ئارەزوومەندانە بوو بێت، بەڵام دانیشتوانی هەرێم ماوەی چەند ساڵێکە لە بەردەم خۆڕاگریەکی بە زۆر سەپێنراودان چەوسانەوە و ستەمکردن لەلایەن دەسەڵاتدارانەوە گەیشتووەتە ئەو پەڕی. باز و ڕوسومات چەند بەرامبەر زیاد کراون. ماوەی 4 ساڵە نەوتی سپی دابەش نەکراوە، هاوڵاتیان ڕۆژانە و شەوانە بەردەوام لە قەیرانی کارەبای نیشتیمانی کاتەکان تێدەپەڕێنن. کەمی خزمەتگوزاریەکان گەیشتووەتە ڕادەیەک بەشێک لە هاوڵاتیان بەتەنزەوە دەڵێن ئەگەر بەیانیان کارەبای نیشتیمانی هەبێت وا دەزانن جەژنە و ئەگەریش کۆڵانێک قیرتاو بکرێت ئاهەنگ و شایی بۆ دەژێڕن.